وما أرسلناك إلا رحمة للعالمين. بەبەشداری ژمارەیەکی زۆر لە شەیدایانی ڕەسوڵ الله مەڵبەندی سێی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئاهەنگێکی جەماوەری بەڕێوە دەبات و بەوتنەوەی سرود و پەخشان و وتار و دابەشکردنی نوقڵ و شیرینی ئاهەنگەکەیان ڕازاندەوە و پێشوازیان لە هاتنی مانگی مەولود کرد. ئێمە وەکو مەڵبەندی سێی هەولێری کۆمەڵی ئیسلامی ئامانجمان لە سازدانی ئەمە هەنگە و چالاکیەکانی تری تایبەت بە مانجی مەولودی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوەیە بە بیر خۆمان و بە بیر خەڵکانی تری موسڵمان دۆستیژبینەوە کە هەمیشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە یادوی زرماندا بێ هەر لەم مانگەنا لە مانگەکانی تریش بۆی کە هەوکو خوای گەورە فەرمووێ وەڕەفەعنا لەکە ذیکرک پێغەمبەر صلی الله علیه و سلم هەمیشە ناوبانجی هەر بە بەرزی بمێنێتەوە. ئامادەبوانی ئاهەنگەکەش سەرڕای دڵخۆشییان بە هاتنی مانگی مەولود بەڵێن و پەیمانەکانیان بۆ پابەندبوون بە ڕێباز و سونەتەکەی سەروەرمان دووپات دەکەنەوە. داوا لە خەڵکی هەولێر دەکەم تەنها بە ئەوەنە بە ئاهەنگ و بە شیرین خواردن نەبی بە کرداری ڕۆژانە سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دووبارە بکەنەوە و خوێندنی حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم و لە ژیانی ڕۆژانەدا ئەنجامی بدەن. سەرەتا دەستخۆشی لە مەڵبەند دەکەم لە بۆ سازانی مناسباتێکی ئەوها و پێویستە ئێمە و هاوڵاتیانیش دەست بە سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بگرین تەنها لە شیرینی خواردنەوە و چەند ساتێک گوێگرتن لە سرود و وتار نەبێ بەڵکو پێویستە زیاتر سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕەنگدانەوە ژیانمان بێت لە ژیانماندا ڕەنگ بداتەوە و بەکردەوە بیسەلمێن کە ئێمە پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆش دەوێت. ساڵانە لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەبیع الئەوەل موسڵمانان بە جۆش و خرۆشەوە بەشداری لە ئاهەنگەکانی تایبەت بەم مانگە دەکەن و کۆمەڵی ئیسلامیش وەکو حیزبێکی کاریگەر و ئیسلامی لە هەرێمی کوردستان بەردەوام سەرمەشقی یادە و ئاهەنگ و بۆنە دینیەکان بووە. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.